منیش هەروەکو غاندی هەناسە سارد و ماندی لە قەومی کورد و هندی هەرچی خێر بوو نەماندی چەندی لە قەومی کوردی تێدەفکرم بە وردی بە هیچ وەجهێکی نەمدی ئاساری ئیتیحادی قەومێکی وا لە یەک دوور بێ ڕابطە و بێ شعور تاڵ و تیژ و تفت و سوور خۆ بەخۆیی ئاعادی نەبوون نینە و نابن مەگەر جاوەی وابن سەد حەیف و سەد مەخابن بۆ سەلاح و ئەولادی دەرحەقی یەکتر دوژمن خوێنی مێشی یەک دەمژن باب و کوڕ یەکدی دەکوژن لەسەر چ شتێکی عادی میلەتی بێهۆش و گۆش کڵاش لە پێ نەمەد پۆش خواردنی پۆڵکە و برۆش بە کفتەیەکی شاندی مەلایان بێ عیلم و ماڵ شێخیان بێ کەشف و کەماڵ ئاغایان ڕوت و ڕەجاڵ قوتەی ملنێر کە کاردی. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە خۆش بێ کاک ڕەواگیان. ئازیزانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیلمانی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمید بانەی بە دیداری ئێوەی ئازیز شادەبینەوە. لە ئەڵقەی پێشوودا لەسەر چەند قۆناغێک و چەند بابەتێک و چەند شعرێکی مەلا محەممەد گفتوگۆمان کرد. لەم ئەڵقەیەدا چەند لایەنێکی تری ژیانی مەلای گەورە دەخینە ڕوو. زۆر بەڕێز دکتۆر جەواد مەلا حەمەدەمین چۆم حەیدەری لە لامان ئامادەیە. دکتۆر گیان بەخێر بێی. زۆر سپاس. بەخێر هاتی. زۆر سپاس. کاکڕەوا محەممەد بە ئامێری قانون بە دەست و پەنجە جوانەکەی و ئاوازە جوانەکانی هاوکارمانە بێت بەخێر بێت. بەخێر هاتی. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان وەکو زانین کە مەلای گەورە وەکو سۆفیەک وەکو زاهیدێکی ژیاوە و شعرەکانی دەلالەتن بۆ ئەو بیرکردنەوەی. چۆن توانیوێتی ئەم ژیانە سۆفێنیزمە و ئەم زاهیدیە لەگەڵ دنیای با بڵێن ئەم دنیای خۆیان ڕێک بخا؟ چۆن ئەو گونجاندنەی دروست کردووە؟ لە ڕاستیدا ژیانی مەلای گەورە جیاواز بوو لە ژیانی مەلایەکانی تری سەردەمی خۆی. پێش هەموو شتێ لەبەر ئەوەی مەلایەکانی تر چاویانە دەستی خەڵک بوو بۆی بژین، بەڵام مەلای گەورە بۆ خۆی دەژیان، واتە وەکو جوتیارێک وەکو کرێکارێک کاری بۆ خۆی دەکرد. جا لەبەرەوە ژیانیش ئەو وەختە سەخت بوو، نەیتوانیوە بەڕاستی ژیانێکی خۆش گوزەران بۆ خۆی دابین بکات. لەلایەک کەش مەلای گەورە بڕوای وا بووە کە ژیان لە پێناوی میلەتە ژیانە نەک بۆ خۆت بژی، بۆیە ئەو وازی لە زۆر شتی ژیانی خۆی هێناوە لە پێناوی میلەتەکەی و لە پێناوی خەڵکەی خۆی، کە یعنی وازی لە ئیسراحەتی خۆی هێناوە لە ژیانی خۆی هێناوە بۆی خەڵکەی بە شادی و بە خۆشی بژین. بۆیە دەبینین ژیانێکی زاهیدانە ژیاوە، بە تایبەتی لە سەردەمێک لە سەردەمەکانی ژیانی دوای ئەوەی کە باوکی کۆچی دوایی دەکا لە 1905 بەدواوە مەلای گەورە ئەرکەکانی ئەرچی زۆری دەکەوێتە سەر، زیاتر دەبێت لە پێشتر لەو ئەرکانی کە لەسەر شانی بووە. و ئەم کاتەی کە باسی دەکەین ئەو سەردەمی کە باسی دەکەین سەردەمێک بۆ مەلای گەورە زیاتر خۆی خەریک کردووە بە خوێندنەوە بە نووسین لەگەڵ جێبەجێکردن و ڕایکردنی کاروباری خەڵکی. بۆیە دەتوانین بڕین ژیانی تایبەتی خۆی فرامۆش کردووە، بۆ خەڵک ژیاوە بە زاهیدانە بە شێوەیەکی وا کە هەموو خەڵکەکە سەیریان کردووە بەڕاستی وەکو بڕی بەزەیان پیاهاتۆتەوە کە چۆن مەلایەک لەو ئاستە لەو سەقافەتە لەو مستەوایی کە هەیەی ئاوا بەو کوڕە ژیانە دەژێت. بەڵێ وەکو باسیەکەن ماوەیەکی زۆر لەناو مزگەوت ماوەتەوە جارێک وەکو حاڵەتی بڵێن ڕامان لە خۆیان ئەوە ماوەی ساڵێک بووە. دەڕێ خۆی لە تەفسیرەکەی باسی دەکات، دەڕێ دەرگای مزگەوتم لە خۆم داخست بۆ ماوەی ساڵێک تەنها بەس بۆ نان خواردن هاتۆتە دەرەوە. ئەو ماوەیە وەکو ماوەی ڕامان بووە، ماوەیەک بۆ خۆی تەرخان کردو بۆ بیرکردنەوە، بۆ ئەوەی
سەرەتایەکی دەستپێکردنی نووسینەکانیتی بەڕاستی چکۆ 21 نووسینی هەیە 5 نووسینی بە کتێبی بە زمانی کوردی هەیە و 16 کتێبیشی بە زمانی عەربی هەیە هەمووی لە دوای ئەو ڕامانە دەست پێ دەکات. بێگومان بەرهەمەکانیشی شاید حاڵی ئەوەن کە چ بەرهەمێکی بۆ بەجێهێشتووی زۆر کەس باسیەوە دەکات دەڕێ بۆ مەلای گەورە 16 کتێبی بە عەربی هەیە و 5 کتێبی بە زمانی کوردی هەیە بەڕاستی هەر 16 کتێبەکەی کە بە زمانی عەربین ناگاتە ئەو تەفسیرەی کە زیاتر لە طبعاً 3600 لاپەڕەیە کە ئێستا لە 4 بەرگادەی بینین کاتی خۆشی لە دەبەرگدا بوو زیاتر لە 5000 لاپەڕە بوو بۆیە هەموو کتێبەکانی کە بە عەربی نووسوێتی بەقەد ئەو تەفسیرە نابێ. بەڵێ بۆنێ ئەو بەسەن ئەو عەربیزانی ئەوە بێگومان کاریگەری مەلای گەورە لەسەر بنەماڵەکەی خۆی بە پلەی یەکەم زۆر بووە ئەوەشی کە ئێمە وەکو بەڵگەی بینین کە کوڕێک یەکێک لە گەورە بیرمەندان کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی جیهانی ژناسراوە مامۆستا مەسعود محەممەدە کە کوڕی ئەوە ئایا کاریگەری مەلا محەممەد خۆی چۆن بووە لەسەر بیرمەندێکی وەکو مامۆستا مەسعود محەممەد؟ لە ڕاستیدا کاردانەوەی شخصیەتی کەسایەتی مەلای گەورە جارە پێش هەموو شتێ لەسەر کۆی هەموێتی و لەسەر کوردستان بە شێوەیەکی گشتی هەیە ئێستاش دەتوانین بڕین کە یەکێکی خەڵکی کۆی ئەو سەردەمە دەبینیت بیرکردنەوە و بۆچوون و نووسینی جیاوازی هەیە لەگەر بۆچوون و نووسینی خەڵکانی تری هەمان کاریگەریەکەی لەسەر کەسێتی ئینسانی کۆیە هەبوو بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی تایبەتش لەسەر کاک مەسعود محەممەد و دەتوانین بڕین مەسعود محەممەد کەسایەتێکی ترە لە کەسایەتی مەلای گەورە هەموو بیر و باوەڕی هەموو بۆچوونەکانی مەلای گەورە هەموو کەسایەتی مەلای گەورە لە مەسعود محەممەددا دەبینین و کاک مەسعود لە گەشتی ژیانم زۆر جەخت لەسەرەوە دەکاتەوە کە ئەوەی هەیەی هی باوشێتی یعنی ئەو پەروەردەی دەستی ئەو زاتەیە و ئەو زاتە ئەوی کردە ئەو مەسعود محەممەدە بۆیە کاریگەریەکی زۆر قووری هەیە لە دروستکردنی کەسایەتی لە دروستکردنی بیری لە دروستکردنی بۆچوونەکانی بەرامبەر بە کێشەی نەتەوەکەی بەرامبەر بە ئاین بەرامبەر بە تێڕوانینی بۆ هەموو کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بەردەوامی لە بەرنامەکەمانە ئەگەر خەندەخان شعرێکی زوان بۆ خوێنێتەوە بە هاوکاری کاکەڕەوە. ژیانی وا بە ئالام و بە میحنەت بەلعنەت بێ بەلعنەت بێ بەلعنەت چ ساتێکی لە نەفسی خۆت ئەمێنی دەمێکەیانە دەڕوایە دەمێنی هەموو عالەم لە حاڵی خۆی بەدەردە شەهەمیرە جەحێڵە دەوڵەمەندە ژیانێ هێندە تیژ و تووش و تاڵە نەگوژاڵ هێندە ناخۆشە نەژاڵە سەما ئیسئال لە جێی یارانی ڕەحمەت دەبارێنێ قوڕ و خۆڵی مەزەلەت تەماشای باغ و داغی شارەکەی کۆ لە ماتەمدا قوڕیداوە بەسەرخۆ بەهاریش ئەلبیسەی شینی لەبەر کرد نە گوڵ پشکوت نە بولبول چەهچەهەی کرد گیاش هەتا لە ژین بێزارە ئەمڕۆ لە هەر لایێ فوغان و شین و ڕۆڕۆ. دەم خۆشمەندەخان. زۆر سپاس. دکتۆر گیان ئێمە کە سەیری ڕواڵەتی شیعرەکانی مەلای گەورە ئەەکەین ئەبینین شیعرەکانی زیاتر بۆ خەڵکی نەخوێندەوار و
نەزان و بێسەواد و ئەوانی کە لە دنیا تێنەگەشتون لە ئاحواڵی دنیا تێنەگەشتون وەکو کەسێکی ڕۆشنگەر و هوشیارکەرەوە ئەم شیعرانی نووسیوە یعنی مەبەستی بۆ شیعرەکانی بەڕاستەوە خۆ بە خەڵک بکات یعنی بە دەقی داخرا و زیاتر شیعرەکانی نووسیوە بۆچی ئامانجی چی بووە کاتێک کە سەرنج دەینە بەرهەمەکانی مەلای گەورە شتێکی سیرمان بۆ دەرەکەوێ ئەویش ئەوەیە دوو جۆرە نووسینی هەیە نووسینێکیان بۆ کۆمەڵانی خەڵکە بۆ تایبەت نییە نووسینێکیش تایبەتە بە عبارەتێککە توانین بڕێن نووسینێکی بۆ عوامە نووسینێکیش بۆ خەواسە سا و تەفسیرەی تەنانەت هەموو مەلایەکیش لە کاتی خۆی تێنەگەیشت و ئێستاش تێی ناگات هەندە تایبەتە بەڵام کە دێنە سەر شیعرەکانی نا بۆ هەموو خەڵکی نووسیوە بۆتە ویستوێتی بیکاتە سرودێک لەسەر زاری هەموو کوردێک تا لە خەو ڕابن چیدی نەخەون ڕۆژی خەو نییە تەمشای دەورپشتی خۆی دەکات دەبینێت هەموو میلەتەکان و ئازاد بن هەموو میلەتەکان بوونە خاوەن دەوڵەت خاوەن مڵکی خۆیان بەڵام کورد هێشتا هەر خەوتووە جا ئەو خەمە وای لە مەلای گەورە کرد کە شعر بنووسێ ڕاستە کە تەمشای شعرەکانی دەکەی و بەراوردی دەکەی لەگەر شعری شاعیرەکانی وەکو هیچی شۆک و بەمەبەست ئەو شعرانەی بەس وای نووسیوە بەڕێ دەتوانین بڕێنەوەوانە جۆرێکە لە نەزم بەڵام ئەو ویستوێتی لە ڕێگای شعرانەوە خەڵک هۆشیار بکاتەوە خەڵک ئاگادار بکاتەوە کە ئێوە لە چۆن بەڵێ دکتۆریان پرۆفیسۆر معرف خەزنەدار لە مێژوو ئەدەبی کوردیدا دەڵێ ئەگەر یەکێک نەزانێ ئەم شعرانە شعری مەلای گەورەن وازانێ کە شعری میلین ڕای بەڕێزت وەکو دکتۆرێکی زانکۆ وەکو هەمان ئەو قسەی کە دکتۆر معرف خەزنەدار دەیڕێ دکتۆر عیزەدین مستەفا ڕەسووریش بە شێوەیەکی کە ئەدای قسەیە دەکات دەڕێ شعرەکانی مەلای گەورە شعرێکی واقعیە یعنی واقعیە چۆتە ناو ژیانی خەڵکەوە شعری بۆ خەڵک نووسیوە بۆ تایبەت نەبوو بۆ چینێک بۆ هیچێک بۆ سەردارێک بۆ ئاغایەک بۆ ڕیالیزم بۆ واقعیانە هاتۆتە ناو واقعی میلەتەکەی خۆی و ویستوێتی هۆشیاریان بکاتەوە بێژگەلەوە لەم جۆرە شعرانەی گەری شعری دیداکتیکی هەیە یعنی شعرەکان تۆ ئەمە جیایە ئەمریکا وەکو نەتەوەی و وەکو حماسی بۆ ئەوەی خەڵک بێ بە خەڵکێکی نەتەوەی و نیشتیمان پەروەر و کورد پەروەر کوردایەتی بکە هەندێک شعری دیداکتیکی هەیە پەروەردەی لەو شعرانە مەلای گەورە بەبەستی چی بوو کە ئەم شعرانەی نووسیوە شعرە دیداکتیشەکان لە ڕاستیدا مەلای گەورە شعری وەکو وەسیلەیەک بەکارهێناوە بۆ فێرکردن بەڵێ پێش هەموو شتێک بۆ پەروەردەکردن پەروەردەی نەوەیەکی نوێ خەڵکێکی نوێ نەوەیە کە بزانێ هەر کەسێک ئەرچی چییە و مافی چییە بە تایبەتی ئافرەتان ژنان کە زۆر بە کەم تەماشا کراون لە ڕێگای شعرەکانیەوە ئەو پێ بە خەڵک دەڕێ بە میلەتەکەی دەڕێ تەربیەت لای دایکە ئەگەر دایک چاک بوو ئەولاد چاک دەبێت وەکو لە شارەکەی باسی دەکات مەبەستیە مەبەستی ئەوەیە دەبێت ئێمە شعر بکەینە ئەمرازێک بۆ فێرکردن بۆ هۆشیاری بۆ فێرکردنی خەڵک خۆ ڕاستە لە کە تەماشای مێژووی ئەدەب دەکەیت جۆرێکمان هەیە لە شعر پێی دەرێن شعری تعلیمی شعری فێرکردن بەڵام شعری مەلای گەورە هەر شعری فێرکردنیە شعری پەروەردەکردنە پەروەردەکردنی مرۆڤ مرۆڤێک لە منداڵیەوە لەگەر یایەتی لایلایی بۆ دەکا دوایی مەرجەکان و مواسەفاتی دایکمان پێدەڕێت دوای ئەو دایکە چۆن و منداڵە بەخێو دەکا و دوایی چۆن پەروەردە دەکرێت چۆن دەبێتە ئەندامێکی کارە لە کۆمەڕێک کە پێویستی بەو ئەندامەیە یۆکو مامۆستایەکی ناڕاستەوە خۆ بەڵێ دکتۆریان لەسەر تشکی قسەکانی بەڕێزت شعرێکی تر ئەەکەین بە میوان من یەخەی خۆم لە بۆیەدا دڕم ئێوە نابن بە هیچ و من ئەمرم دەبێ من کەیفی چیم بە دنیا بێ قەومی من وا ڕەزیل و ڕسوا بێ بێکەس و بێدەر و فەقیر و هەژار بێسەر و سەرفرازی و شەڵوار ئەوی ڕێگای لە کوردەکان گۆڕی لعنەتی خوای لە ئەلحەد و گۆڕی میلەتی کورد فەقیر و بەستە زمان
بە قسەی ئەو کەسانە چۆن خەڵەتان وا ئەزانن کە عنسوری کوردی بە زەلیلی بژی تو نامەردی قڕی کام جێ بگرمەوە بۆتان بۆ برایانی جزیرە و بۆتان خومی دنیا بکەین بەسەر خۆمان بۆ عەزیزانی ئەرزە ڕۆم و وان ئێوە هەرچەند قەومێکی زۆرن فایدەی چی کە توخمی خۆخۆرن وا دەزانن کە کورد گەلی زیندون من ئەبینم على العموم مردون دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست و پەنجە و خۆش بێ کاکڕاوەگیان دکتۆرگیان ئەوەی کە منی سەرسام کرد بەڕاستی ئەو جیهان بینیەی مەلای گەورەیە ئەستە بۆ نمونە پیاوێک 100 ساڵ لەمەوە بەرباسی کارل مارکس بکە شتێکی زۆر یعنی ئەوەنیا سەرنجڕاکێشە ئەم جیهان بینیە یا ئەو کاتە مەسەڵەن ئەو دەما تەنها لە کۆیە و لە سلێمانی با بڵێن زمانی دادگا و ئەوانە بە کوردی بووە ئەمێ باسێکی ئەو جیهان بینیە و ئەو خەمخۆریەی مەلای گەورەمان بۆ بکەین پێم خۆشە لێرە لە وەڵامی ئەو پرسیار باسی ئەو بکەین کە یەکێک لە سەرکردەکانی ئینگلیس کە وەختە هاتوون عێراقیان داگیر کردووە دێتە کۆیە کە دێتە کۆیە دێتە لای مەلای گەورە دەڕێ کە ژیانی مەلای گەورە و ساکاری ژیانەکەی دەبینی زۆری لا سیر دەبێت دەڕێ ئێمە لە ئینگلتەرا باسی تومان بیستووە زۆرم لا سیرێت و لەو ژیانەدا دەژی ئێمە دەمان لەوامان تەسەور دەکەت ئێستا تو وەکو پاپا لە قەسرێکە بژی و خەڵک نەتوانێت بتگاتێ جا لەسەرەوەی کە مەلای گەورە زۆر بە ساکاری ژیاوە لەبەرەوەی ژیانی ئەو بۆ میلەتەکەی بووە و لە هەمووی سیرتر ئەوەیە کە مەلای گەورە لە شارێکی بچووکی وەکو کۆیە ئاگای لە شتەکان هەبوو لە دنیا هەمووی ئەنی کاتێک کە سەرکردەیەکی ئینگلیز دێت هەندێک پرسیاری لێ دەکات ئەو باسی شەڕی جیهانی دەکات و چێ لەو شەڕە سەر دەکەوێت و چێ ئەگەر ببێت چێ دوا دەکەوێت و چێ شکست دێنێت و بە شێوەیە چووە وەکو ئەو نەخشەی شەڕەکەی دانابێت جا ئەو سەرکردە ئینگلیزیە زۆری لا سیر دەبێت دەڕێ بەڕاستی ئێمە زۆر معجەبین بە تو و بە حیف شێزانین تو لێرە بژیت بۆی بەڕاستی ئایا مەلای گەورە لە چۆوە توانیوێتی ئەو جیهان بینی دەست بکەوێت یعنی بگاتە ئەو ڕادێ لە جیهان بینی لە ڕاستیدا سەرچاوەکانی مەلای گەورە زۆرن پێش هەموو شتێ مەلای گەورە برادەری زۆر جانی بە جیانی مەلا ئەبوبەکر کچوک مەلا بۆ لە هەولێر مەلا ئەبوبەکر کچوک مەلاش پەیوەندێکی زۆر پتێوی لەگەر شای عێراقە بووە جگە لەوەی کە هەرچی شتی نوێ هەبووە کە دەرچووە لە لوبنان بەدەستی گەیشتووە ئەوە لە ڕێگایەکیان لەو ڕێگایانەی کە مەلای گەورە توانیوێتی شتەکان لەو وەربگرێ و سوودیان لە وەربگرێ و بۆ خۆشی بە دوواداچوونی کردو بۆ شتەکانی کە لا دەورپشتی ڕوودەدا ئەنی یەکێک نەبووە وەکو مەلایەکانی تر تەنها خەڵکی مزگەوت و فەقێ و مەلا نوێژ و بەست ئەوەیە خوێندنەوەی ئەو لە هەموو بابەتەکان بۆ یعنی لە هەموو بابەتە فکری و زانستی ئەوەی کە ئەوە دەسەرمێنێ کە لە هەموو بابەتەکان بووە کاتێک وەفدێک لە وەزارەتی پەروەردەی بەغدادێتە لای دەبینن لەسەر مێزەکەی وەک خەندەخان وتی هەندێک کتێبی لێە وەکو سر تەتەوڕ الئومەم یا مەسەرەن وەکو کتێبی مارکسی لێ یا خۆت دەربارەی ژیانی ئیشتراکێت سۆشیالیزم لایەن سیر دەبێت دەرێت و مەلایەک لێرە ئێمە لە وەزارەتی پەروەردەین و دەچینە زۆر جێ لە لای مامۆستایان و سەرکردە پەروەردەیەکان ئەو شتانە نابینین تو چۆن خۆت بەو شتانەوە خەریک دەکەیت لە وەڵامدا دەڕێ خۆی دەبێ هەموو مرۆڤی ڕۆشنبیر ئەوەیە بزانێت لە دەور پشتی چ دەگوزارێت چی هەیە چی دەستی بەسەر ڕاگیرت بیخوێنێتەوە بۆی لە دەور پشتی خۆی بگات لە واقعی ژیان بگات من پێم وایە هەر ئەمەشە کاریگەری ئەوەی کردوتە سەر کە لە شعرەکانیان زۆر دژی شێخەکان شعری نووسیوە هۆکارەکەی چیە بێگومان شێخەکان لەوانەیە لەبەر ئەوەی کە لە ناو کۆمەڵگایە یان لەگەڵ دەسەڵاتەکانە خۆیان ڕێخستووە یا خاوەنی هەموو شتێ بوون بەهۆی مرکەز و پلەپایە شێخایەتیانەوە یان لە ئەوەیە کە ئەم هوشیار بووە دەرکی بەوە کردو کە ئەوان چی ئەەکەن و چی ناکەن لە ڕاستیدا زۆر قسە دەربارەی ئەوە دەکرێت مەلای گەورە دژی
سۆفیگەری و دژی عەرفان بووە یاننا لەبەرەوەی کە شعرەکانی دەخوێنینەوە یا لە تەفسیرەکەی زۆر جار هێڕشێکی تون دەکاتە سەر هەندێک شێخ و هەندێک ئەو کەسانەی کە خۆیان بە ڕێبازی تەسەوف هەڵدەدەنەوە بۆ ئەوی لەو بابەتە بگەین بەڕاستی پێویستە بگەڕێنەوە ساڵی 1851 کاتێک کە میرنشینەکانی بابان و سۆران کۆتاییان دێت و لە سەر نەخشەی ژیانی کوردەواری نامینێن حکومەتی عوسمانی کە ئەم ناوچانە هەمووی لەژێر دەستی ئەو بووە هەڵدەستێت پشت بەو شێخانە دەبەستێت بۆ ئەوەی کاروباری لەم ناوچانە بەڕێوە بڕوات ئەویش هەندێک شێخەڵ دەبژێرێت هەندێک گوندیان دەداتێت بۆیە شێخەکانیش لەبەر ڕازیکردنی عوسمانیەکان ئاگایان لە دین و ئاگایان لە وەختە بڕم ئاگایان لە خواش نەماوە کاتە هەندە ملکەت بۆتن بۆ عوسمانیەکان بۆیە دەتوانین بڕێین هێڕشی مەلای گەورە بۆ ئەو شێخانەی ئەو سەردەم بووە نەک بۆ زوهد و تەسەوف لە ئیسلامدا لەبەرەوەی سۆفیگەری لە ئیسلامدا شتێکی پیرۆزەوە مەلای گەورەش بەڕگەی کەمان هەیە لەسەر ئەوەی کە مەلای گەورە دژی سۆفیگەری ڕاستی نەبووە بۆ نمونە لە شعرەکانی هاوار دەکاتە مەولانە خالید دیارە ئەو بڕوای بەوە بکە مەولانە خالید پیاوێکی مەزنە ئەو پەیوەندیی پتەوی هەبووە لەگەڵ قادریەکان بە تایبەتی لەگەڵ ماڵی کاک ئەحمەدی شێخ و قادریەکانی ئەو سەردەمە جگەلەوە لەگەڵ شێخ عومەری بیارە نەخشەبەندی پەیوەندی هەبووە لە هەمووی زیاتر لەگەڵ شێخ عەلی تاڕبانی لە کەرکووک کەبرای شێخ ڕزای شاعری گەورەیە هەتا لە و تەفسیرەکەی لە لاپەڕی پێشەوە لە بەرجی یەکەم باسی شتێک دەکا دەڕێ لەگەر شێخ عەلیە لە کەرکووک دانیشت بووین لە تەچیا هیچێک شعرێکی خوێندەوە باسی شێخ عەبدولقادری گەیلانی دەکا مەدحی ئەو دەکات شعرێکی عەرەبیە مەلای گەورەش کە جۆر لە شعرەکە ڕادەگرێت دوایی بە شێخ عەلی دەرێ وەڵا شێخ عەلی من و تۆ ئاڵچاغین ئەگەرنا من ئیمامی شافعی سەردەمی خۆم و تو شێخ عەبدولقادری سەردەمی خۆتی بەڵام ئێمە جورئەتمان یعنی ئەو جورئەتمان نەداوەتە خۆمان کە ئەگەرنا ئەو شتەی بۆ ئێمە ڕێککەوتووە گەلێک لەو شتانە باشترە کە بۆ شافعی ڕێککەوتووە بۆ شێخ عەبدولقادری گەیلانی لە کاتی خۆی ڕێککەوتووە بۆیە دەتوانین بڕێین مەلای گەورە دژی سۆفیگەری نەبووە بەڵکو دژی ئەو شێخانە بووە کە دەستی عوسمانیەکان بۆتن لە کوردستان ئیشوکاری عوسمانەکانیان جێبەجێ کردووە. دکتۆر گیان لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمانە زۆر سوپاسی بەڕێز دەکەین بۆ ئەو زانیاریانەی کە دەربارەی مەلای گەورە بن پێم وایە مەلای گەورە زۆر لەمە زیاتر هەڵک دێکە قسەی لەسەر بکەین بەڵام ماوەی بەرنامەکەمان هەر ئەوەمە بوو هیوادارم توانی بێتمان بەشێک لە ژیان و لە شعر و لە بەرهەمەکانی مەلای گەورە بە خەڵک بگەێنین ئەوە بەبیری خەڵکی بێنینەوە. خۆشەویستانی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمانە زۆر سوپاسی بەڕێز پرۆفیسۆر جەواد دەکەم لەگەڵ کاکەڕەوا بە ئامێری قانونەکەی بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بە دوو کۆپلە شێعری مەلای گەورە کە لەلایەن بەڕێز پرۆفیسۆر جەوادەوە بۆمان دەخوێنرێتەوە فەرموو. ئێوە ئەحقەڕ الناسن لە بەینی ئومەم قسمێ بەندی تورکن و هێندێ خادیمی عەرەب و عەجەم ئێوەن بێقەدر و قیمەت و بێ عەسکەر و عەلەم بێ تاج و تەخت و دەوڵەت و ژێردەستی کولی عالەم چینکەنان خۆری خەڵکی لەسەر مورک و ماڕی خۆت خاکت هەموو مەعدەنە خۆت فەقیر و ڕوت و قوت تاکەی وەکو گازوتی لە بن میری زیلەتی سەد حەیف و سەد مەخابین لای خۆ تۆش میلەتی. هەروەها لە شعرێککە باسی ئەو نوتە دەکا کە ئێستا ئێمە لە دەستمان چووە و ئەو لە کاتێکدا ئەو شعرەی نووسیوە کە عێراق لە ساڵی 1920 کە تا 2003 کاربەدەستانی عێراق سون نەبووتن مەڕامزانی مەلای گەورە دەڕێسیە. ئەو نەوتە لە خاک و مورکی کوردی کێ خستیە دەست و هات و بردی ئەم مورکە بە قیمەت و وەسیعە بۆچی دەدرێ بە کاشی شیعە خۆڵتێکی لە دەوری بابە گۆڕگۆڕ نایدەم بە منارەکەی ئیمامی دوڕ
بستێ لە وڵات و ملکی کوردی نایدەم بە مەرقەدی سەهرە وردی چی بکەم چی بڕێم لە تاوی کوردان ئاگر دەگرێ دڵم لە دەردان